هەژدە ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی سی کانونی دووەم سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی پێشووی عێراق دیکتاتۆری ناوچەکە بە تۆمەتی کوشتنی 148 هاوڵاتی شیعە مەزهبی گوندی دووجەیل لە سێدارە درا. کەمال جەلال بەرکەوتەی کیمیابارانە و بەهۆی نەبوونی کارەبا هاتوۆتە بەردەرگای ماڵەکەی. دەستگا یاناسەدانەکەی بە کارەبا کار دەکات. ئەو دەڵێت دوای لە سێداردانی سەدام نەک برینەکانمان ساڕژ نەکرا بەڵکو زیاتر بوون. زۆرمان پێخۆش بوو ئەو ڕۆژەی لە سێدارە درا من لە خۆشیە ئەگریام. دوای ئەوە وردە وردە ئینەکە ئێش و ئازارەکانی ئەمە زیادی کردن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە وەکو پێویست کارمان بۆ ناکرێت. ئێستا ماوەیەک باش بوو زۆر باش بوو کارمان بۆ ئەکرا و ئیشمان بۆ ئەکرا بەڵام ئێستا زۆر دوسێ ساڵە دەرەوە بۆ نردمانیان وڵاتی ئێران وەساوە زۆرمان پەکمانە زۆرمان چاو لە دەست ئەدەین سنگمان هیلاکە. کێشەی بەرکەوتە لە هەڵەبجا چەقی بەستووە. سەدام حوسێن و دارودەستەکەی تا لە دەسەڵات بوون ستەمیان لەگەلی کورد و پێکاتەکانی دیکەی عێراق کرد. لە ساڵی 1980 هەڵەبجا بە چەکی کیمیایی بردومان کرا و 5,000 مەدەنی شەهید بوون و سەدانی دیکە بریندار و ژمارەیەک وڵاتیش بێ کەس و کارمانە و تاقانەی ستەمکاریەکەی سەدامن. کیمیابەرانی هەڵەبجا بەس خۆم ماوە کەس و کارم شەید بوون و بەتەنها مامۆتۆ ئێمەش وەکو تاقانەیەک خۆشحاڵم سەدام لە سێدا دراوە و بەس حیف بۆ دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ئاوڕێکی جددی بداتەوە لە هەڵەبجە لە پاش کیمیاباران و لە پاش لە سێدارەدانی سەدام و هەروەها حکوومەتی عێراقیش کە هاتوون دەسەر حکم دوای سەدام ئەوانەش وەکو پێویست ئاوڕێکی جدیان نەداوەتەوە لە هەڵەبجە. ئەمە نیگانێنکی لای ئێمە دروست کردوونەوە کەسوکاری شەهید و تاقانە و ئەنفال و کیمیاباران خۆشحاڵین بە لە سێدارەدانی سەدام و دیکتاتۆر و دەستەکەی. هەڵەبجە و کیمیابارانەکەی نمونەیەکن لە سەدان تاوانکاری و کۆمەڵکوژی ڕژێمەکەی سەدام حوسێن تاکۆ هەستەی مێژوو ناوی بەستەمکار و دیکتاتۆر تۆمار کرد. کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی کیمیاباران دەڵێن دەبوو دوای سەدام حوسێن و ڕژێمەکەی دەسەڵاتدارانی کورد پندیان وەربگرتایە و خزمەتی خەڵک و قوربانیانی دەستی سەدامیان کردایە نەوەک ئەوانیش ببنە دیکتاتۆر و مشەخۆرێکی دیکە بەسەر خەڵکەوە و هیچ ئومێدێک بۆ خەڵک نەیاڵنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.